وتەبێژی سوپای حکوومەتی یەکڕێزی نیشتیمانی لە لێدوانێکدا ڕاگررتنی هێرشی هێزەکانی خەلیفە حەفتەری ڕاگەیاند و ئاماژەی بە بڕیاری نوێی ژووری هێرشی پێچەوانەی هێزەکانی سوپای وڵاتەکەی کرد بە ناونیشانی بورکانی تووڕەیی بۆ پاکردنەوەی تەواوی شارەکانی لیبیا لەو میلیشایانەی کە لەلایەن چەند وڵاتێکی دەرەکیەوە یارمەتی دارایی و لۆجستی دەدرێن. وتەبێژەکەی سوپای لیبیا داکۆکی لە ئەنجامەکانی شۆڕشی 11 فێبرایر کردەوە لە دامەزراندنی حکوومەتێکی مەدەنی و دیموکراسی و ڕایگەیاند کە هێزەکانی حکوومەتی یەکڕێزی نیشتیمانی جەخت دەکەنەوە لەسەر مەدەنیبوونی دەوڵەت و ڕێگەنادەن بە سەربازیکردنی وڵات. سەرچاوەیەکی حکوومەتی یەکڕێزی نیشتیمانیش ڕایگەیاند کە فایز ئەسەڕاجی سەرۆکی ئەنجومەنی سەرۆکایەتی لیبیا نەڕەزایی توندی خۆی بە باڵۆزی فەڕەنسا ڕاگەیاندووە لەسەر ئەو یارمەتیە لۆجستی و سەربازیانەی کە ئەو وڵاتە دەیداتە خەلیفە حەفتەر. سەرچاوەیەکیش لە سەرۆکایەتی لیبیاوە زانیاریەکی داوە بە کەناڵی جەزیرەی قەتەری کە ڕایگەیاندووە ئەو ئۆپراسیۆنەی حەفتەر لەسەر فەرمان و بە یارمەتی دارایی حکوومەتی عەرەبی سعودی ئەنجامدراوە. ئەمەش لە دوای ئەوە دێت کە شا سەلمان لە کۆتایی ئازاری ئەم ساڵدا پێشوازی لە حەفتەر کرد و یارمەتێکی گەورەی دارایی پێشکەش کرد. چاودێرانی سەربازی بڕوایان وایە هێرشەکەی حەفتەر ئاکامی تێکشکاندنە لەبەر ئەوەی ڕێگەی پشتیوانی لۆجستی لە بنکەکانی خۆرهەڵاتی لیبیاوە زیاترە لە 1000 کیلۆمەتر. زۆربەی چەکدارەکانی سوپای حەفتەر لە کرێگرتە و چەکدارە ئەفریقی و کەم ئەزمونەکانن و بگرە لە خوار تەمەنی 18 ساڵێوەن و هیچ پاڵنەرێکی شۆڕژگێڕانەی جەنگیان نییە. چڕی دانیشتوان کە بە قازانجی حکوومەتی یەکڕێزی نیشتیمانیە لە خۆراوای لیبیادا زیاترە لە 175 دانیشتوانی وڵات. بڕبڕی پشتی سوپاکەشیان لە شۆڕژگەڕانی 11 فێبرایرن کە بە خوێن پشتیوانی لە بەهاری ڕاپەڕینی لیبیا و دەستکەوتەکانی دەکەن. بۆ ئەم بابەتە حوسام باش ئیمام وتەبێژی لیژنەی تەڕەبلوسی جەماوەری پایتەخت بە ناوی لیژنە جەماوەریەکەوە داوای هەڵوەشاندنەوەی دیالۆگی نیشتیمانی کرد تا ئەو کاتەی هێرشەکان تێک دەشکێن و دەست درێژکاران سزا دەدرێن چونکە بەوتەی ناوبراو حەفتەر بڕوای بە چارەسەری ئاشتیانە و سیاسی نییە کەواتە دیالۆگ لەگەڵ ئەودا بێسوودە. ئەوەی جێگەی سەرنجا هەڵوێستی کۆمەڵگەی نێودەوڵەتیە لە دەستدرێژیەکانی حەفتەر و پێشلکاریەکانی مافی مرۆڤ لەلایەن چەکدارەکانیەوە لە گرتن و ئەشکەنجەدان و کوشتنی خەڵکی سڤیل و تەنانەت گۆڕ هەڵکەندنەوەی کوژراوە نارەکانیش کە لە راپۆرتان نێودەوڵەتەکاندا تۆمار کراوە. یەکێک لە فەرماندە بەناوبانگەکانی حەفتەر بە ناوی مەحموود وەرفەللی کە تۆمەتبارە بە کوشتنی دایان هاوڵاتی سڤیل لەلایەن دادگای تاوانی نێودەوڵەتیەوە داوا کراوە و خەلیفە حەفتەر دەیپارێزێ و ڕادستی ئەو دادگای ناکات کەچی وڵاتێکی وەکو فەڕەنسا کە بانگەشەی چەسپاندنی مافەکانی مرۆڤ دەکات یارمەتی دارایی و هەواڵگیری و لۆجستی خەلیفە حەفتەر دەدات. ڕاستەوخۆ ئەو یارمەتیانە دەدرێنە دەستی میلیشایەکانی وەرفەللی و هاوشێوەکانی. خەلیفە حەفتەری فەرماندەی جەنگ لەگەڵ وڵاتی چاد کە لە ساڵی 1970 دا لەلایەن ئەو وڵاتەوە بەدیل گیرا و قەزافی لە بەرترسنۆکی لە سوپات دەری کرد. حکوومەتی ئەمریکا مافی پەنابەرەتی سیاسی پێدا و لەژێر چاودێری دەستگا هەواڵگریەکانی ویلایەتە یەکگرتووەکاندا لە دژی ڕژێمی قەزافی بەکاردەهێنرا. بەڵام لە دوای سەرکەوتنی بەهاری لیبیا نێردرایەوە بۆ بەنغازی و لەوێوە بە یارمەتی ئیمارات و میسر و فەڕەنسا دەستی بە کۆکردنەوەی دژە شۆڕشەکان کرد و کودەتای پێچەوانەی لەژێر ناونیشانی دژایەتی تیرۆدا دەست پێ کرد کە تا ئێستا هەزاران هاوڵاتی سڤیلی کردوونەتە قوربانی و میلیشایەکانیشی ڕێگر بوون لە دامەزراندنی حکوومەتێکی مەدەنیدا چونکە وڵاتانی دیکتاتۆری دژە بەهاری عەرەبی لە هەر شوێنە هەناسەیەکی ئازادی هەبێت ئەوان پێی سەغڵەتن و هەوڵی خەفەکردنی دەدەن.